بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان، لەمڕۆیە باسێکی ئامادەکاری و ئامادەباشیەکەین بۆ ئەم پرۆژە گەورەیە و بۆ ئەم شوێنی نیشتەجێبوونە. ئەگەر قەول بێت تیر و بشک بکرێ بۆ ئەوانەی کە ناویان بۆ ئەم پرۆژەیە دەرچووە و بەیانی دێن کلیلی ماڵ و خانووەکانیان وەرەگرن، هەمومان بۆ ماڵێکی دنیا بە پەرۆشین و هەموو شتێک ئامادەکەین و خۆمانە پێچینەوە، چونکە ئیتر وردە وردە کاتی کۆچ و کاتی بارکردنی ماڵ و کاتی گۆڕینی شوێنی نیشتەجێبوونەکەمان هاتووە. ئەم نیشتەجێبوونەش هەروایە، بەڵام تەنها جیاوازیەکەی ئەوەیە کە لە پڕێکە ئەم وەسعەیەتە پێشەوە کە هیچ مۆڵەتێکت نایە بەبێ ئاگاداری بەبێ تەوسیە سەرەدیە و ئەلێن فەرم و پێشکەوە لەناو هەموو ئەو خەڵکەیە پێشەخری بەس بۆچی؟ بۆ ئیمامەتی نا، بۆ سەرگەورەیی نا، بۆ ئەوەی کە لە شوێنێکی خۆتا بەجێ بێڵن و بەردێکت لەسەر مەڵۆدا بنێن و ئیتر بۆ خۆت بەتەنیا مقابلی مەسیری خۆت بکەیت. چۆن بتوانین ئامادەباشی بۆ ئەمە بکەین؟ چونکە ئینسان نازانێت وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. نەماڵەکەتە زانیت نەکاتێکەشی زانیت، بۆیە مەفروزە هەموو کاتێک ئامادە بین و پشتێنمان تون بێ و حازر بین بۆ ئەوەی کە هاتن و فەرمیان لێکردین نەڵێین ئاگاداریەک، نامەیەک، تەلەفۆنێک بخوا بەم وەزعەوە کەڵکی دەرچوونمان نییە. یەکێک لە پێغەمبەران کە مەلەکل مەوت هات، هەموو پێغەمبەرانیش ئەبێ مۆڵەتی مردنەکەیان لێ وەرگیرێ. مەلەکل مەوت هات بەبێ مۆڵەت، وتی بەڵام من وعد وابوو پێم بووترێ ئاگادار بکرێمەوە. فەرمووی ئەی فڵان کەس، پیرێکەت و سەری ڕیشە سپێکەت پێت ناڵێت کاتی نزیک بۆتەوە و فەرموو کوا هاوڕێی فڵان کەست، کوا دراوسی فڵان کەست؟ وەڵا هەمویان مردن. تێمانە هیچی پێ نەوتیت، هیچ پندێکی پێ نەدایت، هیچ ئاگاداری نەکردیتەوە. بەڵێ هەموو ئەمانە پێمانەڵێ خۆشەویستەکەم ئاگادار بن. کو مامۆستا بێخودە فەرمێ بێخوت شەوەکەی هەتا بڵی تاریکە، ڕێگەش بە خودا درێژ و زۆر باریکە، کاروان هەموو باری کردووە ڕۆیشتن تۆش، خۆت گورشکەوە کە ڕۆیشتنت نزیکە. بەڵێ ئینسان بەداخەوە لە ژیانی خۆیان ئامادەکاری بۆ هەموو شتێکە کات، حسابی هەموو شتێکە کات تەنها مردن نەبێ، چکە بۆ ئەوە ئەو شتەیە کە حەز ناکە نەکخۆی بۆ ئامادەکە، حەز ناکە بیریشی لێکاتەوە. بەڵام چۆن بتوانین ئەم بیرکردنەوەیە بەبارە پۆزیتیفەکەیە بگەڕێنین و بە بیرێکی جوانە وا حاڵی بین کە ئەمە ئەو کاڵایەیە کە لە کوالیتی کۆنترۆل دەرەچێت. یعنی چی مامۆستا؟ یعنی هەموو دنیا بێنە بەرچاوی خۆت، تۆ لە یەک تاقیگەیا بوویت، تاقی کرایتەوە کە سەیری مادەکەیان کرد و سەیری ئەکسپایرەکەیان کردیت و سەیری کوالیتی مادەکەیان کردی کە سەیرەکەیت بە کەڵکی ئەوە دەیت جارێکی تر بەکار بیت و ئیسفادەت لێ بکرێ و ئیسفادە بکەیت لە کوالیتی کۆنترۆل دەرچویت، واتە ئیزنێکیان دایت کە ئیتر بۆ ئەبەدی لە ناو ڕەفە و لە شوێنە گشتیەکان و لە هەموو شوێنەکاتەوە وجودت هەبێ بە باڵەکانت بفڕیت، کەس نەبێ ڕێگە و لێ بگرێ. واتە هەموو ژیان خۆشەویستەکەم بە کورتی بێنە بەرچاوی خۆت یەک تاقیگەیە. لەم تاقیگەیە پێڵێن هەندێ مادە هەیە ئەکسپایرە، هەندێکی هەیە بە کەڵک نایە، هەندێک هەیە کوالیتێکی خراپە. ئەمانە بۆ سووتان، ئەمە لە تاقیکردنەوەکە دەرنەچوون.
بەڵام هەندێک هەیە لە تاقیگەی دنیاە کە دەرەچێت ئیتر ئیجازە وەرەگرێ مۆڵەت تێدەن کە لە هەموو شوێنێکە شەقەی باڵی بێ و بە ئیسراحەتی خۆی بێت و بچێ. کەواتە ئەم ئامادە باشیە بۆ ئەمەیە، ئەم مردنە، ئەم تاقیگەیە و ئەم تاقیکردنەوەیەوە و ئەبێت هەتاوەکو ئەڕۆین پێش ئەوەی کە بینە گۆڕەکانمانەوە ئامادەکاری باشمان کردبێ. واتە ئەگەر لە ئێستەوە تۆیەکە چان بێ لە گۆڕەکەتا هەتاوەکو ئینشا ئەڵڵا پێی ئەگەین بۆ بەدارێکی گەورەی سەوزی بەردار کە ماڵەکەت بۆ ڕۆژ نەکاتەوە بۆ سەوزەکات. لە ئێستەوە هەر لە ئێستەوە ئەبێ حازر بیت بۆ ئەوەی کە دواترش پرزە نەبین، هەر لە ئێستەوە بێ سەعی باشمان کردبێ، خۆمان بۆ ئیمتحانەکە ئامادە کردبێ، چونکە فایناڵەکە لە پێشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان لە یەکێک لە جەنازەی سەحابەکانە بوو، خۆزگە ئێمەشیان لەگەڵا بووینایە، لەسەر لێواری قەبرەکە دانیشت و گریا، فەرمێ ئەوەندە گریا هەتاوەکو فرمێسکەکانی خۆڵەکەی بەردەمی تەڕ کرد. فەرمی یا ئیخوانی لمثل هذا فاعدوا، براکانم خۆتان بۆ ئەمە ئامادە بکەن. الله، براکانم بۆ ئەم ڕۆژە، بۆ ئەم شوێنە، بۆ ئەم مووقفە خۆتان ئامادە بکەن. چەند کەلیمەیەکی جوانە. واتە ئەمەیە کە پێغەمبەری خوا فێرمانەکە صلی الله علیه وسلم کە بە درێژایی ژیانمان خۆمان بۆ ئەم مووقف و بۆ ئەم کات و بۆ ئەم شوێنە حازرکەین، چونکە مردنی ئێمەش کاتی ئێمەش بەڕاستی نزیک بۆتەوە. هەر کاتێ عولەمایانە فەرموون سەری براکەتیان چاکرد، تۆش سەرت حازرکە، چونکە کاتی چاکردنی سەری تۆش هاتووە. هەر کاتێک پێشینەکانت بینی مردن و دنیایان بەجێ هێشت، کاتی مردنی تۆش نزیک بۆتەوە. عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بێ، جارێکیان لەگەڵ هاوڵەکانیە بەلای قەبرستانێک کاتێ پەڕی، زۆر گریا، پێیانوت ئەم قەبرستانە تایبەتە، وا زۆر تیا گریایی. فەرمی بەڵێ، ئەمە قەبرستانی بەنی ئومەیەیە، باو باپیرەکانی من، دایک و نەنەکانی من هەمووی لەرانەیان نێژراون، ئەڵێ ڕۆژێکیش لەسەر ژیان نەبوون. فەرمووی جا ئەمە تایبەتمەندیەکی هەیە لای تۆ؟ فەرمی بەڵێ، من بینیمە دار کە ڕێگەکەی وشکە بێت لقەکانیشی وردە وردە بەرە وشک بوونەچێ. من باو باپیرانم کە تۆ و سەرچاوی من بوون، وشک بوون، ئیتر وردە وردە وشکێکە ئاگاتە منیش بەرەو ئەوێ ئەچم. چەند کەلیمەیەکی جوانە. بۆیە بەڕێزەکانم، ئەگەر لێرە شتت حازر نەکردە بێ، بەخوا لە قەبرا مەجالی دوور کات نوێژ نادرێیت. قەت بینیوتانە لە ناو قەبرا زیکر بکرێ، نوێژ بکرێ؟ قەت بینیوتانە لە ناو قەبرا ئینسان بە ڕۆژ و ئینسان ناو قەبرا بە ئیجباری بە ڕۆژووە، جای تر کەیفی خۆتە ئێستا بە ڕۆژووە بیان نا. بەڵام دڵنیاتەکەم ڕۆژگارێکە بێت سەدانێک دێ بەسەرتا بە ئیجباری بە ڕۆژوویت. بۆیە مردوەکانمان ئەگەر ئیساکەنە لێیان بگەڕێیت، حەزەکەن ڕەمەزانێکمان لەگەڵا بکەنەوە، ئامادە باشی تیا بکەن. ئەگە بڵین حەستان لەکەیە بۆی کە خۆتان ئامادەکەن، ئەلە ڕەمەزان، شەوێکی ڕەمەزان، شەوێکی قەدر، ڕۆژێکی ڕەمەزان، حەزەکی لەم خێرە بەشدار بین. بەڵێ چۆن بتوانین ئەم کاتانەمان وا وەرسوڕێنین، خەریکی ئەوە بین کە هەموو ژیانمان بێ بە ئامادە باشی بۆ ئەوەی کە لەم قۆناغە دەرچین. ئینسان لە ناو قەبرەکەیە حەجی تیانە، بەس دەزانێت ئیحرامی تایە، بەس ناتوانێت هیچ بکات، هیچ شتێکی پێ ناکرێت غەیری دەسەوسانی و چاوەڕوانی نەبێ. واتە ئەوەی کە پێشتر ئامادەی نەکرد بێ بۆ گۆڕەکەی، لە گۆڕەکەیە هیچی پێ حازر ناکرێ، ئەبێ هەموو شتێکی لەگەڵ خۆیان بردبێ، ئینجا سەری قەبرەکەیان نابێتەوە، بڵێ کاکە ئینجا دام پۆشن، هەموو شتێکم لایە خەمی منتان نەبێ. الله، ئەم کەلیمەیە
بە زیمانی حاڵ مردوەکانمان هەندێک جارێڵێن ئەڵێن قەدیمونی پێش بخەن، خەمی منتان نەبێ. بخوا زۆر جار ئاوا لەگەڵ مردووە بووین، مێشکی لە دەست داوە، مێشکی مردووە و لەژێر جیهازی ڤێنتیلەیتەرا بووە کە پێی وتێت تەنەفوسی سناعی، وتێتی بووە خەمی منتانە، بەخوا من شوێنەکەم زۆر خۆشە، بەس خەمی منتان نەبێ. وەڵڵاهی من زۆر خەمی ئێوە بە شپرزەیی ئەبینم. سبحان الله، هەتا ئەو حەددا ئینسانی موسڵمان ئاوا لە قەبرەکەیە بێخەم ئەڕوات و هەموو شتێکی ئامادە کردووە، پاری گۆڕیوەتەوە و ڤیزی لە گیرفانایە جیاوازەکەی هەڵگرتووە و کارتی بانکی پێیە و جانتای پێچاوتە و یاوێتی بە کۆڵی ئەو ئامادەیە. لە هەر لەحزەیەکا بڵێن فەرموو، ئەڵێ فەرموو ئیشکالێکی نییە لەوەیە، چۆن بتوانین خۆشەویستەکانم کارێکی ئاوا بکەین کە ئەوەی کە لە دەستیشمان چوو بێت ئا لە ڕێنەیە قەرەبووی کەینەوە، ئا لەم ساتەیە لەگەڵ بیستنی ئەم وتارەیە وعد بین بڵێن خوایە ئیتر تەواو، جگەرە تەواو، نەزەر تەواو، ڤیدۆی خراپ و ڕسمی خراپ تەواو، دانیشتن و شەونخونی بە دیار مسەلسەلاتەوە تەواو، غەیبەت و تاوان و خراپەکاری و نەمیمە تەواو، وەرەقەیەکی سپی. حەدیثەکەم بەمە بۆم ختم کەیت، چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما یوبعەث العەبد عەلی ما قوبض عەلەیه، فەرمێت ئینسان لەسەر ئەوە زینوە بێتەوە کە لەسەری مردووە، واتە ئەخیری ژیانت نەک هەر تەنها کاریگەری لەسەر گۆڕ و ئامادە باشەکەت هەیە، لە قیامەتیشا لەسەرەوە لە قەبرەکە دیتە دەرەوە. سبحان الله، بزانە خاتیمە چەند کاریگەری لەسەر ئینسانەکە هەیە. بۆیە حتا بەرەو زۆرتر بڕۆیت، حتا زۆرتر عمرکەیت، ئەبێ زیاتر ئامادە باش بیت، زیاتر حازر بیت، زیاتر دەرز و پند وەرگری. نابێت لەحزەیەک لە لەحزەکان سارد بیتەوە پشت هەڵکەیت، بەعکسەوە ئەبێ هەموو ڕۆژێک مەڵۆیەک خەیتە سەر خەرمانی کردەوە چاکەکانت. ئەگەر نا بەڕاستی دۆڕاوین، بەڕاستی تووشی حەسرەت و تووشی مشکیلە و تووشی خەفەتباریە بین، ئەگەر کێرڤەکەمان ئاوا ڕۆژانە سەر نەکەوێ بەرەو سەرەوە، چکە بۆ قەبرستان عادەتەن هەورازە، ئەم هەورازەش تاقە وزەیەوێت لە بەرەو پێویستمانەوەیە هەموو ڕۆژێک وزەیەک تاقەیەک توێشوێ زیادکەین. بەڵێ ئینەمە الأعمال بالخەواتیم، چۆن بتوانین ئامادە بین، چۆن بتوانین خۆمان حازرکەین، چکە ئینسان کە مرد قیامەتی هەڵەسێ، هەر کاتی ئینسان وفاتی کرد ئیترەوە قیامەتی خۆیەتی، پێی ناوتێت تەنها مردن، قیامەتی هەستا و تەواو بوو. کابرایەک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یا رسول الله متى الساعة، ئەی پێغەمبەری خوا کەی قیامەت هەڵەسێ؟ پێغەمبەری خوا پرسیارەکەی دایەوە بە خۆی، چەند بە جوانی، چەند بە ژیری ڕووی لە خۆی کردەوە، چ پەلەیەکی قیامەتە؟ فەرمی ما ئەعدەدتە لەها، گەرنگ نییە قیامەتکەیە، چی بۆ ئامادە کردووە؟ کابراش زۆر عاقڵ و ژیر بوو، زۆر نەیدایە تەفسیل و وردەکاری بۆ بخوێنێتەوە، شەو نوێژم وا و عیبادەتم وا و ڕۆژوم وا و سەدەقە و خێرم وا. فەرمی حب الله ورسوله، خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەیم بۆ ئامادە کردووە. ئەم کەلیمەیە چەند گەورەیە، خۆشەویستی خوا لەگەڵ پێغەمبەرەکەیە، بەخوا هەر دوانشکە بم، خوا و پێغەمبەرم خۆشەوێ لە دڵما، بەڵام کردەوەی چاکیشم هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەنتە مع من ئەحبەبت، تۆ لەگەڵ ئەو کەسایی کە خۆش دەوێت. چەند خۆشە ئینسان بەو شێوەیە بێت خۆ پێغەمبەر لەگەڵ ئەوەیە بژی، لەگەڵ ئەوەیە بمرێ، لەگەڵ ئەوەیە حەشر کرێ، دوو لە جوابەکانی گۆڕیشی بۆ ئامادە بێ، بڵێن من ربك، بڵێ ربي الله، بڵێ ماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم، بڵێ هو محمد صلى الله، باشی ناسم پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم، با بچینەوە قیامەت باش منە ناسێ، چکە پابەندی سونەتەکانی بووم. جارێکیانە فەرمێ ئیبن عوثەیمین، یەکێک لە ئەمیرەکان هاو ماڵیان بینی ئیبن عوثەیمین تەڵەبەیەکی زۆری هەیە و زۆر قەڵەباڵغە ماڵەکەی و دەرزێکی زۆری تایە، ئەمیش بیری لەوە کردەوە سەدەقەیەکی جاریە بۆ خۆی بنیاد بنێ. فەرمووی سنأمر لك بتشديد بيت جديد
ئینشەڵا ئەمرەکەم هەم لە نزیکی ماڵەکەی خۆت هەم لە شارەکەی خۆتە ماڵێکی گەورە و ڤیلایەکی گەورەت شوێنی شتەجێبوونیەکی گەورەت بۆ بنیاد بنین بۆی کە جێی تەڵەبەکان و خۆت و بە ئیسراحەت و ماڵ و مناڵیش بێتەوە. ئەویش فەرمووی جزاك الله خيرا لدينا بيت في الصالحية نجهز فيه وسننتقل إليه. فەرمی خوا زاباتەوە ئەوە ماڵێکی ترمان کردووە لە گەڕێکی ساڵحیە، ئەو ئێستا خەریکین شتی بۆ ئاماداکەین و پوش و پەڵاشی بۆ کۆکەینەوە و شتەکانی بۆ نەقلەکەین. فمێ دوایی کە ئەمیرەکە دڵنیا بوو کەیتر حەمدا خەریکی خانوویەکی تر و ماڵێکی ترە بەجێ هێشت. تەڵەبەکانی وتیان مامۆستا شک نابین ماڵی ترە هەبێ غێری ئەم ماڵە کۆنە بچووکە نەبێ. فەرمووی أليست المقبرة في الصالحية؟ فمي إيشوني يشتجيبون كمان صالحية نية فالقبر هناك والبيت الآخرة حقيق بالعمران. فمي مالا كمان أويو مالي قيامتيش شايستترى بويك أودان كريتوا مالا خوش يستكانم برو آلي روا أم آما دبونا أم يقلابون ويبو پروردگار بۆ دینەکەی بۆ گەیاندنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئامادە باشی بۆ ئەم شوێنە ئەبێ وامان لێ بکا بڵێین خالقت چێیە خالقت چێیە ئیطاعەی پێ بکەی ئەی بێخەبەر حەیفە لەو عاسی ئەبی کەوتوویە دووی نەفس و هەوا خەوفی مەولا بێنە دڵ ئەی غافڵی بێ عەقڵ و هۆش تا نەبی ڕۆژی قیامەت تووشی دەردی بێدەوا. ئەلبیسەی تەقوا لەبەرکە سونەتی پێغەمبەرە پیاوی دانا دینی دانانێ لەسەر نان و کەوا. سابری وا چاکە تا ماوی لە دنیا عمری خۆت سەرفی مەولاکەی لە مەولا تەرکی ماڵ و ماسیوا. السلام عليكم ورحمة الله وبركاته.